من ومستەروین مامەندە خەڵکی خەلیفانم. وەکو یەکەم ئافرەت لە خەلیفان دوکانی جوانکاری ئافرەتان پێداویستی ئافرەتانم کردیتەوە. تقریبەن ساڵ و نیوەک لۆ 2 ساڵی دێ دەستم بەو ئیشەی کردیە. بیرۆکەی ئەو کارم دوکانی لەو شێوەیە لە خەلیفانێ نەبوو. ئەو دوکانە پێویست بوو لە ئافرەتان هەم بە ئازادی شتەکانی خۆیان بکڕن و بە ئازادی داوای هەرچی ئەکەن، یعنی خۆشترە بێ ئافرەت بی نەوەک پیاو بی. هەموو کارێک سەرەتاکەی قورسە، بەڵام ئەگەر لە ماڵەوە پاڵپشتیت بکەن و یارمەتیت بدەن کارەکە ئاسانترە بی. منیش هاوسەرەکەم زۆر پاڵپشتمە و مناڵەکانم زۆر یارمەتی دەرمن. هەوڵمان داوە لەگەڵ نرخەکانمان لەگەڵ بارودۆخی خەڵکەکە بگونجێنین. شتەکانیشمان زۆربەی مارکەکەیان مارکەی باشن. حەز ناکەم شتی خەراب بینم، حەزم لە شتی باش کوالیت باشە.